سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر منداڵان و گەنج تەواوی چینەکان بەڵام بە تایبەتی منداڵان و گەنجان بەپێی راپۆرتی ڕێکخراوی تێگرتووەکان بۆ مەبەستە میوانداری بەڕێز دانا خدر مەولود پرۆفیسۆری ئاو ئەندازیاری ژینگەیی. بەڕێز دانا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بۆچی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا زیاتر لەسەر هەموو چینی توێژەکانە بێگومان بەڵام زیاتر لەسەر گەنجان و منداڵان دەردەکەوێت؟ زۆر سپاس. بەڵێ گۆڕانی کەشوهەوا لەسەر هەموو چینەکانی خەڵک تەسیری هەیە. ڕاستە لەسەر منداڵان بە دەرەجەشی ئەساسی ئەگەر تەماشە بکەی ئەو مەکتەبانەی کە لە عێراق مەوجودن لە وەسەط و جنوب لە ناو 5 منداڵ 3 منداڵ ئاکسیزی ئاوی خاوێنی نییە. ئەوەش خۆی لە خۆیدا دەردەکا کە سەبەبە لەو مەشاکلی سەحی و توشبوون بە نەخۆشی هەمە زۆر لەوانیش شێرپەنجە. بەڕاستی گۆڕانی کەشوهەوا بەس تەسیری لەو چینە نەکردووە بەڵکو تەسیری لە ئەو خواردنە و لەو گۆشت و لەو حیوانانەی کە لەو منطقەیەش دەژین تەسیرەکە. ئێمە بە سوورەتێکی غێر دایرێک ئەو نەبات و ئەو کەسکاییە و ئەو گۆشتە دەخۆین معناوەیە تەسیرەکەی دێتەوە بۆمان. زۆر باشە کەواتە لە ژینگەیەکی خاوێن نین. باشە کەواتە بەگشتی زیانەکانی ژینگەیەکی خاوێن نەبین معناوەیە تەسیرەکەی دایرەکتی بڵێ. باشە کەواتە زیانەکانی گۆڕانکاری کەشوهەوا بەگشتی لەسەر عێراق چیە؟ بەڕاستیەکەی گۆڕانکاری کەشوهەوا تەسیری لەسەر ئەوەی کە جەنابەت باست کرد کەمبوونەوەی ئاو بە دەرەجەی ئەساسی لەبەرەوەی زیادبوونی دەرەجەی حرارە وا دەکاتن ئاو زیاتر ببتە هەڵم ئیڤاپۆرێشن بکاو و خەڵک ئاکسیسی لە بۆ ئاوی خاوێن نەمینێ. ئەوەش فاکتۆرێکی زۆر گرنگە چونکە بەڕاستی ئاو یعنی خاوێنی ئەگەر ئەوەش نەمێ تەسیرەکەی لەسەر زراعەت دەبی، تەسیرەکەی لەسەر گۆڕینی دێمۆگرافی شارەکان و گوندەکان دەبی. ئەگەر ملاحەزەت کردبی لە عێراق لە وەسەط و لە جنوب بە دەرەجەی ئەساسی زۆربەی گوندەکان کارەکانی خۆیان گۆڕیوە لە کاری فەلاحی بۆ کاری تر لەبەر ئەوەی بۆیان دەرناینی یان ئاکسیزی ئاوی خاوێنیان نییە. ئەوانە هەموو فاکتۆرن گۆڕینی شوێنیان بۆ گۆڕینی وەزیفەشیان بۆ وەزیفەکی تر. ئەمانە هەموو فاکتۆرن تەسیرەکەی گۆڕینی کەشوهەوایە کە تەسیری لەو منطقەی کرد. ئێمە باشە بە هاوکاری نەتەوەیەکان کاکدانا دانیشتوانی زۆنگاوەکان بڕیار دراکە هاوکاری دانیشتوانی زۆنگاوەکان عێراق کرێ بۆی بگەڕێنەوە زۆنگاوەکان و ئەمەش کاریگەری باش لەسەر کەشوهەوا دروست بکات. ئەم پرۆژەیە چی لێ هات بۆ نەکرا؟ بەڕاستیەکەی زۆر پرۆژە هەیە، یەک لەوان ئەمەیە زۆری تر هەیە. تۆ بۆ دەچیە یونیسێف و ئەو بۆ نایی لە حکوومەتی عێراقی بپرسی ئایا بۆ بەجێتێکی تەرخان نەکردووە بۆ ئەو مەترسیە. دەکرێت ئەمە بە بەجێتێکی مناسب بۆ هەر محافەزەیەک بۆ ئەوەی بەرەنگاری ئەم کارە ببین و خۆمان دەست پێ بکەین. بەڵام حەلەکەی مەوجودە، ینی ئێمە با زۆر دوور نەڕۆین، با تەجاروب لە وڵاتانەی وەربگرین کە تووشی کارەساتی گۆڕینی ژینگە بوونەوە یان کەشوهەوا بوونەوە کە توانیوانە دەرباز بن بەم جۆرانە. دەبێ بەڕاستیەکەی بۆ ئەم کارە حکوومەت بێتە سەرخەت پارە سەرفکە بەجەت سەرفکە بۆ ئەوەی بتوانین هەم ئەو فەلاحانە کاری خۆیان نەگۆڕن لەوێ بمێنێنەوە، هەم دابینکردنی ئاو بۆ ئەم منطقەیە. دابینکردنی ئاو ماناوەیە دارچاندن کەسکایی. ئەمەش خۆی لە خۆیدا فاکتۆرەکە لە بۆ ئەوەی تەسیری گۆڕینی کەشوهەوا کەم بکرێتەوە. هەمویان مربوطی یەکترینە، یەک بەو یەکتری مربوطە. دەبێ ئەوانەی لە خاوەندە سەڵاتن لە حکوومەتی عێراقی بێنە سەرخەت بۆ ئەوەی بتوانن بە باشترین شێوە بەرەنگاری ئەم کارەساتە بنەوە وەکو جەنابەت باست کرد. خاستەن بۆ حکوومەتی عێراق منداڵن پلانی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە بە بیابان نەبوون. ینی عێراق واخەریکە بە بیابانە بێ سەرچاوەکانی ئاوی زۆر کەم بۆتەوە، سەوزایی لە عێراقا زۆر کەم بۆتەوە. عێراق توانێت هەنگاو بۆ بەرەنگاربوونەوەی زیانەکانی گۆڕانکاری کەشوهەوا بێت.
بەڕاستیەکەی ئەمە سوالێکی زۆر زەحمەتە ئەگەر لە ناحیەی علمی لە من بپرسی لە ناحیەی علمی هەندێک فاکتۆری علمی هەیە زانستی هەیە کە دەکرێت پەیڕەو بکرێت بۆ ئەوەی تۆ ئەم کارە کم بکەیەوە یانیش ئەو پرۆسەیە سەبرکەی نەک ڕایگری سەبریکەی بەوەی کە تۆ دار بچینی بەوەی کە تۆ ئیدارەکی محکەمی ئاوت هەبی بەوەی کە تۆ دابینکردنی ئاو بۆ ئەو خەڵکی ئەو گوندانە ئەمانە هەموو عیلاقەی بە پارەش هەیە دەبێ حکوومەت بۆ هەر ئەو ئاکشنانە پارە سەرفکە بەجەت سەرفکە جا ئەگەر تۆ بە من بڵێ پلانی هەیە یان پلانی نییە ئەو پلانە یعنی شتێکی غەریب نییە هەموو پسپۆرەی ئاو و ژینگە دەزانێ ئەو فاکتۆرانە چین بۆ ئەوەی بەرەنگاری گۆڕانکاری کەژوهەوا بن و ناتانی وەچی باسم کرد ڕایگری بەڵکەم ئەو پرۆسەی سەبرکەوە و بەدارچاندن بەداری وا کە مقاومەی سەحرا دەکا بە سیستەمی نوێی ئیروگەیشن ئاودێری کە دەبێ فەلاحەکان فێر بن بڕک سیستەمەکی معقەدە دەبی ڕاهێنان بکرێن بۆ ئەوەی بە باشترین زۆرە ئامادە بن بۆ ئەوەی بە کمترین ئاو باشترین پرۆدوکت زراعی ئەنجام بدەن بەوەش وە دەکاتن خەڵک شوێنی خۆی بەجێنێڵی زۆر باشکاردانە ڕۆژێکی دیکە بوو شتێنی کەمەری بە سەوزایی بۆ عێراق بە دوور بێ لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەڵام شتێکی دیکە هەیە زیانەکانی گۆڕانکاری کەشوهەوا بۆ دوورمەودا چی ئەبێ بەڕاستیەکەی زۆر خەتەرە یعنی ئەگەر تۆ بەرامبەری ڕاوەنەستی خەتەرە یعنی تۆ تەسیر لە هەموو فەردێکی عێراقی دەکاتن چکە زیادبوونی ئەوەی تەوەقع دەکرێت کە دەرەجەی حرارە بە سوورەتێکی غێر تەبیعی زیاد دەکات زیادبوونی دەرەجەی حرارە مانایەوەیە زۆرترین ئاو کە بەردەستە پێی دەڵێن سێرفس وۆتە ئیڤاپۆرێشن دەکەینی کمی ئاوی ئەگەر ئاو کم بوو مانای تۆ ناتوانانی دار بچینی و عێراق بەرەنگاری تۆز و ئەو تۆزەی کە لە سەحرا دێ بە سوڵەتێکی زۆرتر تووشی دەبێ بە تەسەووری من دەبێ کار لەوە بکرێ کە لە دوونێەوە نەک لە ئەمڕۆوە بۆ ئەوەی بەرەنگاری ئەم کارە بن بە تەسەووری من احتیمامدان بە کوردستان بە ئاوی کوردستان بە بەفری کوردستان ڕێگەیەکی زۆر تەندروستە بۆ ئەوەی ئاوی کوردستان ببتە بەرهەمێک بۆ ئەوەی بتوانێ وەسەط و جنوبی عێراق لێی ئیسفادە بکەن زۆر باشە بەڕێز دانا خدر مەولود پرۆفیسۆری ئاو ئەندازیاری ژینگەی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان